جوتیارێکی گوندی تەپەڕەشی دەشتی شارەزوورە بەروبوومەکانی لە تەڕە پێگەیشتووە دەیخاتە بازاڕ تەنها گرفتی ساختکردنەوەیەتی چاوەڕوانی حکوومەتی هەرێمی کوردستانە هاوردەکردنی تەماتە و خەیار و شووتی و چەند بەروبوومێکی دیکە قەدەغە بکات یاخود سنووردار وەڵا گرفتی ئێمە بەس تەنها ساختکردنەوەی ئەو بەروبوومانەی بۆ نمونە ئیمشۆ تەماتە بردومان لەو ئەلوە کیلۆی تەماتی 250 دینار بۆ 300 دیناری کردو دەی بڕوا بکە لەوە چێ پارەی کرێکار و سنوو پلاسکۆمان کردی 3 دانە بە 1000 دینار لەوە چێ و مەسرەفە دەرنەکە بەیانیان بەخواش 5 نەفەر لە ئەسعەد عەبدوڵڵا دەڵێت بەڕەنجی شانی بژێوی ژیانی پەیدا دەکا و نایەوێت لە کۆتایی بەروبوومەکەی بەبا بچێت وتیشی شارەزوور هێندە بە پیتە کە بڕکێ دەکات لەگەڵ دەشتەکانی کالیفۆرنیای ئەمریکا ڕزقی ئێمە ساغ بێتەوە لە بازاڕ پارە بکە ئەو پارەی کە نەک بڵێم لەسەر خەڵکی فەقیرش گرانیکەن بەڵام مەحدودێکەوە مەسرەفی ئێمە و ئیسفادەیە بکەین لێی بەڵام نەک گرانی بازاڕیش بەس ئەو بەروبوومی ئەم لاولانەیە بۆ ئێمە ڕزقەکانمان ساغ بێتەوە هیچمان نایە ئێمە وەکو جارە چینێکمان هەیە ئەوە هەن موچەی حکومەت بە هیچمان نییە بەس خەریکی فەلاعەتی نەبووین بە بار بەسەر حکومەتەوە لەخوا بەزیای ئێمە بە ڕەنجی شادی خۆمان خەریکی ئیشین دەبن بە پاڵپشتی گەورە بۆ وەزارەتی کشتتوکاڵی هەرێمی کوردستان بە دامەزاندنی بۆردی پەرەپێدانی کشتتوکاڵ چەندێتی و چۆنێتی بەروبوومە کشتتوکاڵیەکانی باشووری کوردستان دەگۆڕێ و هەوڵی بۆ دەدات. دامەزراندنی بۆردی پەرەپێدانی کشتتوکاڵ یەکێکە لە هەنگاوە هەرە گرنگەکانی ئەم کابینەیە کە بۆ یەکەم جارە لە هەرێمی کوردستان بۆردێک دروست دەکرێت بۆ پاڵپشتیکردنی کشتتوکاڵ وەکرتی کشتتوکاڵ و بەرەپێشچوونی سێکتەری کشتتوکاڵ و ئاو لە هەرێمی کوردستاندا و مەهامی ئەم بۆردە ئەوەیە کە ئێمە بتوانین پلان دابنین بۆ گۆڕینی واقعی کشتتوکاڵ لە هەرێمی کوردستاندا و گرنگیدان بە ئاسایشی خۆراک و ئاسایشی ئاو لە هەرێمی کوردستان. ئەو هەوا و خاکی شارەزوور و کوردستان بەگشتی هێندە بە پیتە بەروبوومەکان دەتوانرێت هێندە زیاد بکرێت نەک بازاڕەکانی کوردستان بەڵکو بازاڕی ناوچەکەیش بە بەروبوومی خۆماڵی کوردی پڕ بکرێتەوە یەک شتی پێویستە وەزارەتی کشتتوکاڵ دەستی جوتیاران بگرێت و بەرهەمەکانیان بۆ ساغ بکاتەوە ئاوەڕالیگەلی کوردستان دەشتی پانوبەرینی شارەزوور